جیاوازی کردن سرکا و ئەو ڕەنگی بەرەنگاری تەندروستی ژنانە سەرەتا خۆم داوای لەبوردنەکەم لەو نمونەگەر بیکەم ئەوە تەندروستیژێکە لەگەڵان بوونەوەرە لەناو حیوانوشتی شاهێت بەڵام کە دیش بە ژنم کرد ڕقی تێدایەتنەوە بێت و پرس بە دەرووناس و توێژەر و ئەوانە بکات ئەوەی وەڵامی بەشێکی تر لە پرسیار. زۆر سپاس مامۆستا. باسی ئەو جۆرە کۆبوونەوانە پێویستە پێشترێ خۆمان ئامادەکردی توێژینەوەمان کردی. شتانی باز دەکەم تەنها لە ڕەنگەی خۆمەوە باز دەکەم وەنی لە داتایەکەوە دەستە بە شتێکی. بەداخەوە ئێمە وەکو زانکۆکانی کوردستان ناوەندێکی توێژینەوەمان نییە توێژینەوە ئەنجام بدات تا بتوانین یعنی ماوە لەگەڵ کێشانە خۆی یعنی ئەو تەکنۆلۆژیا بەرهەمێکی ڕۆژاواییە بەرهەمی ڕۆژاواییش کاریگەرێکی ئایدۆلۆژیای پێوێت ئەوەیە مەسەڵەن زیاتر تاک پیرۆزە وێ ئەو تەکنۆلۆژیا مۆبایل دروستکە تاکە نەفرێک بەکارهێنن وەکو شتێک ڕۆژهەڵاتی نییە ڕابن زیاتر هەندی کۆمەڵاتی پێوێت ئیدی ئەو ئامێرە لە ناکاو بەردەست بۆ هەموو کەسێک و بەداخەوە یعنی هەنگامی پارەکەی وەزارەتی پەروەردە کە بڕیاری داوە و خوێنی ئۆنلاین وای کرد هەموو منداڵێ دەرفەتی ئەوەی هەبی کە بچی ئەو ئامێرە ئەلکترۆنیانە بەکاربێنی و هیچ سانسۆرێک هیچ چاودێریەکیش لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکان نییە نی هۆکارەکان فرەلایەنە بەڕاستی جگە لەوەش ئاستی هوشیاری خەڵک لەو ئاستەنیە یعنی هیچ کۆڕێک لاوعیدا لەبەرەوە ئەو جۆرە شتانە بەداخەوە یعنی نێ وەزارەتی پەروەردە تەنها لە مزگەوتەکان تەنها سەنگەرمایە کە ڕوبەڕۆی شتانە بیتەوە بریتێ لە وەزارەتی نەک وەزارەتی مەلایەکان بەدەی بزانین بەپێی دەستور زانیتیان ئەمە داپایین لە هەموو شت دەستور دەرێ ناگەشتێ بکرێتیشی دیموکراسی ناگەشتێ بکرێتیشی ئیسلام بنەماکان پێویستە ئەو شتانەمان هەبێ ئەمە نابێت کۆمەڵگە خۆمان بفرۆتێنین کۆمەڵگە خۆمان بەڕاستی یعنی ئێستا لە زانکۆی وانە ژینگەی زانکۆ ژینگەیەکی تەندروستی نیە باشە بۆ هەوڵات زیێمەوە دروستکەین کە جلد بۆ کارێکە لەوکارەکان تیژی وانە بۆ هەوڵات زیێمەوە هەبێت بۆ هەوڵات ناوەندەکەبی ڕێنمایی بۆ خێزان کە چڕاستە چەوتە باشە کاکە ئەمە داستانیان چی ئەمە کوردم وانە کوردم عێراقی مسلمانم ڕۆژهەڵاتی تایبەت بەندی خۆڵێ پێویستە ڕەت بداتەوە کاکە ئەنفالم لێکرا پێویستە ڕەت بداتەوە لە بیرکاری لە زمانی کوردی لە مێژوو شەڕی براکوژی پێویستە ڕەت بداتەوە پەروەردە وەکو کابزانە فەرمووی دەڵێ مەسەڵەن پەروەردە خێزان لای نە پەروەردە زانست دەبێتەوە پێش ئەوەی لەدایک بی و پاش ئەوەش مەردی هەموو پەروەردەیە حالتك هو كارانتينا بطي بوسوني زوري خرجي كذا يعمل بالبروي خرج زور بناوية كخزانة كان لما عملوا كارانتينا ورجع كان زيادة يعني بعكس سوا أجر سيد اللي صار يرادوا ورجع كان يكون بتيجي لكويرة من باسي كويرة كم لساو أوصل 16 سنة جواز يعني بعد كم تلو ديجرن وبوي كزور زاد مقصد ديجرن فالتوازي خزان هو كارك أبو زيادوني تنتج أنزاني فالتوازي تابعاني خزان حالة كان لو أنا زيادة لي لتصاروي لكاتي جرنتي نزول بخزان كان بيكون حالة كان تربو برام بداخل ومسار حالة كان زور بكشانا وبراول بين صار الرابطو زورفين رجل كمان لبنسان رابطين لعبة في أويك بلاو كارثة بردام الهوشان دعشان لعب بس أويك أمد المزختي لبكما أو باردوخي كورونا كبسر ذهان داخلي أمريكا ناك ولا براسي رجل شي زور زور سباس بير خندمي كيف الرجال أو كعكا أسي مشياري فكرنا